لەگەڵ پەرەپێدانی پەیوەندیەکانی لەگەڵ عێراقدا وڵاتی تورکیا درێژە دەدات بە بۆردومان و ناردنی هێزی زیاتری سەربازی بۆ ناو هەرێمی کوردستان و عێراقیش. دۆسیی چەک یەکێکە لە بابەتە سەرەکیەکانی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەم ساڵی ئەمریکا و هێشتاش چەک بە یەکێک لە کێشە گەورەکانی ئەمریکا دادەنرێت. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. پەیمانەکانی هەڵمەتەکانی هەڵبژاردننی داناڵد ترامپ بۆ زیاترکردنی ڕێژەی گومرگ لەسەر هاوردەکان بۆ ناو ئەمریکا و بە تایبەتیش ئەو کەرەستە و کەلوپەلانەی لە وڵاتی چینەوە هاوردە دەکرێن پشتیوانی زۆربەی دەنگدەرانی ئەمریکای بەدەستهێناوە. بەپێی ڕاوەرگرتنێکی هاوبەشی ئاژانسی دەنگوباسی ڕۆیتەرز و ئەپسۆس نزیکەی لە سەدا 56 ئەوانەی ڕایان وەرگیراوە پشتیوانیان لە دانانی لە سەدا 10 گومرجی نوێ کردووە بۆ هەموو هاوردەکان و هەروەهاش دانانی گومرجی لە سەدا 60 بۆ هاوردەکردنەکان لە وڵاتی چینەوە. لەم ڕاوەرگرتنەدا کە ڕۆژانی 11 و 12 ئەم مانگی نوێ کراوە لە سەدا 41 بەشداربووانیش دەڵێن زۆر پێناچێت پشتیوانی لەو کاندیدە بکەن کە خاوەنی ئەم پلانەیە. هەر لەو ڕاوەرگرتنەدا ئەو بەرەنجامەش ئاشکراکراوە کە کاملا هێرس بە گشتی و لە سەرانسەری ئەمریکادا بە ڕێژەی لە سەدا 5 لە پێش ترامپەوەیە، لەگەڵ ئەوەشدا کە ئەنجامی یەکلاکەرەوەی هەڵبژاردنەکەی مانگی 11 سەرۆکایەتی لە 7 ستاندا یەکلاکەرەوە دەبێت. بەپێی ئەم ڕاوەرگرتنە هێزی داناڵد ترامپ لە بابەتە سەرەکیەکەی ئابووریدایە و بەڵام لە سەدا 37 دەنگدەران لەو بڕوایەدان ترامپ دەتوانێت کورتێنانی بودجە کەم بکاتەوە کە بڕی 35 تریلیۆن دۆلارە و لە سەدا 30 بەشداربووانیش دەڵێن کاملا هێرس دەتوانێت ئەو کارە بکات و لە سەدا 30 بەشداربووانیش دەڵێن هیچ یەکێک لە کاندیدەکان ناتوانن ئەو کورتێنانە کەم بکەنەوە. لەو ڕاوەرگرتنەدا ڕای 1405 دەنگدەر تۆمار کراوە. دەنگدەرانی ئەمریکا بە تایبەتیش ئەوانەی کاتۆلیکن کاردانەوەیان هەبووە لەسەر لێدوانەکانی ئەم دواییەی پاپا فرانسیس سەبارەت بە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا کە داوای کردووە لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکادا دەنگ بەو کاندیدە بدرێ کە کەمتر خراپە لەوی تریان. ئەو دەنگدەرانەی سەردانی کڵێسای سانت پاتریک دەکەن لە شاری نیویۆرک ڕای خۆیان دەخەنە ڕوو پاش ئەوەی ڕۆژی هەینی ڕابردوو پاپا ڕەخنەی لە هەردوو کاندیدی سەرۆکایەتی ئەمریکا گرتبوو. ڕەخنەی پاپا لە داناڵد ترامپ کاندیدی کۆماریەکان بەهۆی ئەو پلانەوەیە کە ترامپ هەیەی بۆ ناردنەوەی بە ملیۆنان پەنابەری نایاسایی و هەروەهاژ ڕەخنەکەشی لە کاملا هێرس کاندیدی دیموکراتەکان لەسەر ئەوەیە کە پشتیوانی لە بابەتی منداڵ لەباربردن دەکات. لە کۆمەڵگەی کاتۆلیکەکاندا کە ژمارەیان بە نزیکەی 52 ملیۆن کەس مەزەندە دەکرێت لە ئەمریکادا ڕای جیاواز هەن لەسەر لێدوانەکانی پاپا فرانسیس. بەشێکیان بەسەر سوڕمانەوە لەو لێدوانە دەڕوانن و دەڵێن نەیانزانیوە دوو کەسی خراپ لە پێشوەرچەی هەڵبژاردندا بن. بەشێکیش هاوڕان لەگەڵ پاپادا و دەڵێن لەوانەیە لە مانگی 11دا دەنگ بە هیچ یەکێک لەو دوو کاندیدە نەدەن. کاتۆلیکەکانی ئەمریکا زۆر جار دەنگیان لە هەڵبژاردنەکاندا بە گرنگ و یەکلاکەرەوەش دەبینرێ و لە هەندێک لە ستانە یەکلاکەرەوەکانیشدا وەک پەنسیلڤانیا، ویسکانسن زیاتر لە سەدا 20 ئەوانەی لەسەر و 18 ساڵیەوەن کاتۆلیکن. پاپا زۆر جار ڕەخنەی قورسی لە بابەتی منداڵ لەباربردن گرتووە چونکە لە ڕێنماییەکانی کاتۆلیکیدا ڕێگە پێدراو نییە. بە هەمان شێوەش ڕەخنەی لە ڕوانینەکانی داناڵد ترامپیش گرتووە لەسەر بابەتی کۆچبەری.
لە ماوەی ڕابردوودا کۆبوونەوەکانی نێوان گەورە کاربەدەستانی عێراق و تورکیا چڕ بوونەتەوە. لەگەڵ ئەوەشدا کاربەدەستانی هەردوو وڵات ئاماژە بە پەرەپێدانی بواری سیاسی و ئابووری و کلتوریش دەکەن بۆ بەرەو پێشبردنی زیاتری ئەو پەیوەندیانە، بەڵام نکۆڵیش ناکرێت لەوەی بواری ئاسایشی و لەشکریانە باڵی کێشاوە بەسەر پەیوەندیەکانی نێوان ئانکەرە و بەغدادە. Ayrıca bir süredir müzakeresini yaptığımız لە وتوێژەکانماندا سەنگیمان خستە سەر بەرنووسی ڕێکەوتنێکی لەشکری و هاوکاری ئاسایشی و هەروەهاش بەرەنگاربوونەوەی تیرۆریزم. ماوەیەکی شاو بابەتانە باز دەکەین. دەشمەوێت پەرەسەندنێکی مێژوویتان پێڕابگەێنم. ئەو ڕێکەوتنەش لەلایەن وەزیرانی بەرگری هەردوو وڵاتەوە مۆر کراوە کە سەبارەت بە ڕێخستن و نێوەندەکانی مەشق پێکردنن بەپێی ئەو ڕێکەوتنە. و بڕواشمان وهایە هاوکاری نێوانیشمان دەباتە ئاستێکی بەرزترەوە. تورکیا بەردەوام کردەی لەشکری هەیە لە عێراقدا و وەک دەڵێ ئەو کردە ئاسایشیانەی بە ئامانجی لە ناوبردنی پارتی کرێکارانی کوردستان و پاراستنی ئاسایشی سنوورەکانیەتی و هەمیشەش داوا لە عێراق دەکا هەتا فشاری زیاتر بخاتە سەر پەکەکە و جەختیش دەکاتەوە لەوەی پێویستە عێراق دان بنێ بەوەی پەکەکە ڕێکخراوێکی تێرۆریستە. bu temaslarımız neticesinde خۆشحاڵین بەوەی لە عێراقدا ئاگاهی بەرامبەر بە پارتی کرێکارانی کوردستان زیاتر بووە. عێراق پەکەکە بە هەڕەشە و مەترسی هاوبەش دادەنێت. هەروەها ئەوەش بە ڕێکخراوێکی لە یاسا دەرچوو قەدەغەکراوی دادەنێت بە هەیەکی گەورەی هەیە. لە کۆبوونەوەکانماندا باسمان لە وردەکاری ڕەهەندەکانی پەیوەندی ئاسایشی و لەشکری و هەواڵگیری نێوانمان کردووە و لە شەڕی پەکەکەوە دەست پێ دەکات. تورکیا بەردەوام تۆپباران و بردومانی ناوچەکانی هەرێمی کوردستانی عێراق دەکات و دەژڵەیە لە بنکەکانی پارتی کرێکارانی کوردستان دەدا. ئەو بردومانانە کە زۆربەیان بە فڕۆکەی بێفڕۆکەوان دەکا وەک چاودێر دەڵێن نیگەرانیەکی دوولایەنەی هێناوەتە ئاراوە، یەکێکیان لە خودی هێرشەکانە و ئەوی تریشیان لە بێدەنجیەکانی هەردوو حکوومەتی نێوەندی و حکوومەتی هەرێمی کوردستانی عێراقیشە. حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیش هیچ شتێک ناکەن بۆ گەلی کورد کاتێک تورکیا تۆباران و بردومانی خەڵک دەکات، چونکە ڕێکەوتنیان هەن، ڕێکەوتنی ئابووری ڕێکەوتنەکانیشان بۆ دژایەتیکردنی کووردە. بەبێ هیچ دوودڵیەک دەڵێن ئێستا باشترین کاتە بۆ حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانیش هەتا جۆرێک لە ڕاگەیەندراوی کاریگەریان هەبێت کە هێڵی سوور دابنێت بۆ دەوڵەتی تورکیا هەتا هێرشە ئاسمانیەکانی بۆ سەر باشووری کوردستان ڕابگرێت و ئەگەریش بردومان و کردە لەشکریەکانی دەوڵەتی تورکیا بەردەوام بوون ئەوە بە دڵنیاییەوە ژیانی خەڵک لە باشووری کوردستان زیاتر و زیاتر لە بەردەم مەترسیدا دەبێت. تورکیا هەر لە ماوەی ڕابردوودا هێزێکی زۆری سەربازی نردۆتە ناو قوڵایی هەرێمی کوردستانی عێراقەوە و بۆ هۆیشەوە چەندان گوند لە دەڤەرە هاوسنووریەکانی تورکیا چۆڵ کراون و ڕێگەش نادا دانیشتوانی ئەو گوند و ناوچانە بگەڕێنەوە زێدی خۆیان. وەک شیکەرەوە ئاماژەیان پێکردووە ئانکەرە مەبەستی زۆری هەیە لەو جموجۆڵە لەشکری و ئاسایشیانەیدا، بەڵام هەر هەموو ئەو مەبەستانەی لە دەستەواژەی پاراستنی ئاسایشی نیشتیمانی تورکیادا کۆ کردوێتەوە. لە ڕێی شەڕکردنەوە لە دەرەوەی سنوورەکانی خۆی بەجێیان دەگەیەنێت وەک ئەوەی لە عێراق و لە سووریادا دەیکا. بەرەنگاربوونەوەی پارتی کرێکارانی کوردستان کە ئانکەرە، بڕۆکسل، واشنگتن بە ڕێکخراوێکی تێرۆریست ناودێری دەکەن هەر تەنها لە کردە لەشکریەکانی تورکیادا سنووردار نییە، بەڵکو کراویشەتە بەشێک لە سیاسەتی کۆکردنەوەی دەنگ لە هەڵبژاردنەکانی تورکیادا. دەبیرمان نەچێ ئەم هەموو جموجۆڵانەی تورکیا وەناردنی ئەو ژمارە زۆرەی سەرباز و وەک دەشگوترێ گواستنەوەی هێزەکانی تری ناو سووریا، وەناردنی تانک و زرێپۆش و کەرەستە و کەلوپەلە لەشکریەکانی تریش نیگەرانیەکی تری لە ناو عێراقیشدایە ناوەتە ئاراوە کە دەشێت تورکیا چاوی لەسەر ویلایەتی مووسڵ بێ وەک عێراقیەکان دەڵێن چێ دەزانێ لەوانەیە ئەم دەوڵەتەی ئێستای تورکیا بیەوێ لە مووسڵەوە جارێکی تر خەونی هێنانەوە ئارای ئیمپراتۆریەتی عوسمانلی بێنێتە دی. دکتۆر گنۆڵ تۆڵ
سەرۆکی بەشی تورکیا لە نێوەندی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بنکە لە واشنگتن و پسپۆری کاروبار و قەیرانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. دکتۆر گونۆڵ یەکێکە لە کەسایەتی و شیکەرەوە ناسراوەکان لە واشنگتنی پایتەخت و بەردەوامیش لە نێوەندەکەی خۆی و لە زانکۆکانیشدا دید و بۆچوونەکانی خۆی بڵاو دەکاتەوە لەسەر دۆسێ هەستیارەکان و هەروەها لە چەند زانکۆیەکی ئەمریکاشدا مامۆستا بووە، لەوانە زانکۆی جۆرج واشنگتن، هەروەهاش زانکۆی ناشنال دفێنس. دکتۆر گونۆڵ سپاس و پێزانین بۆ ئامادەبوونت. با دەست بەجێ بچمە پرسیاری یەکەمم. بۆچی تورکیا هێندە جەخت لەوە دەکاتەوە ئەو پەیوەندیانەی لەگەڵ عێراقدا تانوپۆیەکی لەشکریانەی هەبێت وەکەوەی کە جۆمان لێبوو وەزیری دەرەوەی تورکیا باسی دەکرد؟ سپاس بەڵێن بۆ میوانداریکردنم لەم بەرنمەیەدا. جا لە پێش هەموو شتێکدا تورکیا مەبەستی تریشی هەیە، بێجگە لەو نیگەرانی ئاسایشیانەی هەیەی کاتێک دێتە سەر پەیوەندیەکان لەگەڵ عێراقدا. سەرۆک ئەردۆغان لەم ماوەی پێشودا باسی لە ڕێگەی پەرەپێدان دەکرد لەگەڵ عێراقدا. پێم وایە بە بەهایەکی گەورەی سەیری ئەو پرۆژەیە دەکات، دیارە لەبەر هۆکاری تایبەت بخۆی. دەزانین کاتێک باس لە پرۆژەکانی بیناسازی دەکرێت لە ڕوانگەی ئابووری تورکیاوە لە بەرژەوەندی ئەردۆغانە و ئەو ڕێرەوەی شاری بەسرە دەبەستێتەوە بە ئۆروپاوە لە ڕێی تورکیاوە گرنگیەکی تر دەدات بە تورکیا لە ناوچەکەدا. ئەلبەت ئەوە یەکێکە لە هۆکارەکانی ئەوەی ئەردۆغان بایەخێکی زۆر دەدات بەو پرۆژەیە. بەڵام بێگومان لەمەدا کێشەی سەرەکی کە ڕوبەڕووی عێراقیش دەبێتەوە بابەتی ئاسایشە. جا ئەگەر بەغدا نەتوانێت ئەو کێشە ئاسایشیانە چارەسەر بکات، نەتوانێت دڵنیایی بدات لە بابەتی ئاسایشی لەسەر سنوور، ئەوە زۆر قورسە بتوانرێت پەرە بدرێت بۆ پرۆژە ڕێگەیە. ئەمەش ئەو هۆکارەیە کە ئەردوغانی بردەوە بەرەو کارکردن لەگەڵ بەغدادا بۆ دڵنیاکردنەوەی ئەو وڵاتانەی کندا و کە پێی دەچێت پارە دەربن بۆ ئەو پرۆژانە و تێبگەنەوەی تورکیا و عێراق هاوبەشانە کار دەکەن بۆ دابینکردنی ئاسایش. لە بیرمان نەچێت لێرەدا هۆکاری تریش هەن وەک پەکەکە و کێشە ئاسایشەکانی تری تورکیا. لە ئێستادا کارنامەی یەکەمی ئەردوغان یەکلاکردنەوەی ئەو پرۆژە ڕێڕەوەی عێراقا تا بەرجەستە بێت و پەیوەندی بازرگانی نێوانیان برەو پێ بدەن. هەروەهاش پرسینەوت کە بۆتە گرفتێکی گەورە لە نێوانیاندا. جادەمێک کە ئەردوغان چاوی لەسەر هەموو ئەمانەیە هەتا بڕوانینی خۆی تورکیا بکاتە نێوەندێکی سەرەکی بۆ وزە کە پێم وانییە شتێکی واقعی بێت. بەڵام دکتۆر گونۆڵ ینی زۆرێک لە شیکەرەوە ئاماژە بەوە دەکەن بەرەو پێشوونی پەیوەندیەکانی نێوان تورکیا و عێراق کەوتۆتە سەر ئاستی هاوکاریەکانی عێراق بۆ تورکیا لە شەڕی دژی پەکەکەدا. هاوڕایت؟ بەبێ هیچ چەند و چوونێک ئەوە ڕاستە. هەرچەندە دڵنیا نیم لەوەی چۆن دەبێت، چونکە کاتێک قسە لەگەڵ ئەنکەرە دەکەم باسەکەیان ئەوەیە کە بەغدا هاوڕایە و کا لەسەر یارمەتیدانی تورکیا دەکات لە شەڕی دژ پەکەکەدا. کاتێکیش قسە لەگەڵ عێراقیەکاندا دەکەم وێرای ئەوەی هەندێکیان وەها باس لە پەکەکە دەکەن کە ڕەوشی عێراق ناسەقامگیر دەکات و گرفتیشە لە بەردەم ئەو پرۆژەیی باسمان کرد. بەڵام دڵنیا نیم لەوەی بەغدا بیەوێت بەشداری لە شەڕی تورکیادا بکات دژی پەکەکە. من بۆ خۆم زۆر بەگومانم لەوە. لە وەڵامی پرسیاری یەکەمدا ئاماژە بە دۆسەی نەوت کرد. تەنانەت ئەگەر بەغدا و ئەنکەرەش بگەنە ڕێکەوتن لەسەر دۆسەی هەناردەکردنی نەوت یان گواستنەوەی نەوت، هێشتا کێشەیەک دەمێنێتەوە کە لە نێوان بەغدا و هەولێردایە. تورکیا دەتوانێت نێوەنگیری لە نێوان بەغدا و هەولێردا بکات بۆ چارەسەرکردنی و کێشەیە؟ پێشتر تورکیا خۆی کێشەکە بوو، وایە یانە؟ ئەو ڕێکەوتنە سەربەخۆیانەی کردنی لەگەڵ حکوومەتی هەرێمدا لە بواری وزەدا لە ڕوانگەی بەغداوە کێشە بوو. جا ئایا کێشەکە خۆی دەتوانێت ببێتە بەشێک لە چارەسەر؟ بەڵێ تورکیا دەیەوێت ئەو کێشەیە چارەسەر بکرێت، بەڵام هێشتا کێشەی تریش هەن کە دەبێت چارەسەریان بکات. بۆ نمونە ئەو سزاداراییەی دادگایەکی نێونەتەوەیی سەپاندوێتی بەسەر تورکیادا بەهۆی ئەو ڕێکەوتنانەی لەگەڵ حکوومەتی هەرێمدا کردوونی و تورکیاش ناوێت ئەو پارەیە لە سەرەتی بیدات. یەکێک لەو بابەتانەی تورکیا لە توێژەکاندا لەگەڵ بەغدادا خستوێتی ڕوو بریتی بوو لە کەمکردنەوەی ئەو قەرەبووکردنەوەی دەبێت تورکیا بیدات بە عێراق. جا نازانم ئەوە بە چه ئەنجامێک گەیشت. ئایا دەشێت تورکیا ببێتە بەشێک لە دانوستانەکانی نێوان بەغدا و هەولێر؟
نا پێم وانە چونکە ئەوە کەوتوتە سەر بەغدا و هەولێر و پێویستیشان بە ناوبژیوانی تورکیا نیە بەڵکو پێویستە چوارچێوەیەکی یاسایی بدۆزنەوە بۆ چارەسەرکردنی ئەم بابەتە لە نێوان خۆیاندا و ئەو جا تورکیا دەتوانێت ببێتە بەشێک لە وتوێژەکانی دوای ئەو قۆناغی چارەسەرکردنی نێوان هەولێر و بەغدا. لە بابەتی پەیوەندیەکانی نێوان عێراق و تورکیادا گرنگە باز لە ڕۆڵی ئێران بکەیت بۆ خۆت دەزانی ئێران هەژمونێکی ئێجگار زۆری هەیە لە عێراقدا هەژمونی سیاسی هەژمونی کۆمەڵاتی و تەنانەت هەژمونی ئابووریش پێ دوایە ئێران ڕێگە بدات ئەو پەیوەندیانەی نێوان بەغدا و ئەنکەرە بەرەو پێش بچن. It's difficult. We should also, you raised a great question. I think Iranian influence in Iraq is... ئەوە قورسە و پرسیارێکی زۆر جوانی شت کرد. منیش لەو باوەڕێدام کاتێک باسی پەیوەندیەکانی نێوان تورکیا و عێراق دەکەین ناکرێت ڕۆڵ و هەژمونی ئێران نادیدە بگیرێت چونکە تورکیا و ئێرانیش لە کێبڕکێدان لەسەر ڕۆڵ و هەژمونی خۆیان لە عێراقدا. پێشی دەچێت ئەو ململانەی بچێتە قۆناغێکی خراپتریشەوە بە تایبەتی لەو سونگەیی عێراق و ئەمریکا گەیشتوونەتە ڕێکەوتنێک لەسەر کشانەوەی هاوپەیمانان بە سەرکردایەتی ئەمریکا لە عێراق لە کۆتایی ساڵی 2025دا ئەو هێزشی کە لە هەرێمی کوردستان دەمێنێتەوە تا کۆتایی 2026 دەکشێتەوە. جا ئەمە شتێکە دەمێک کە تورکیا هەوڵی بۆ دەدات دەمێک کە دەیەوێت ئەوە لە عێراقدا ببینێت کە هیچ هێزێکی ئەمریکایان ڕۆژئاوایی لە عێراقدا هەبن. من بۆ خۆم دڵنیانیم ئەوە لە بەرژەوەندی تورکیا بکەوێتەوە. بابی هێنینە بەرچاوی خۆمان ئەمریکا و هاوپەیمانان لە عێراق کشاونەتەوە. پێم وانیە یارمەتی دەربێت بۆ عێراق و ڕەوشە ئاسایشەکەی سەقامگیر بێت چونکە راپۆرت هەن کە داعش لەسەر هەڵدانەوەدایە دەشڵێن بەهێزی زیاتریشەوە دەردەکەوێتەوە لە سووریا و عێراقیشدا. جا پێویستە بپرسین پلانی دووهەم چییە و چی ڕوودەدات. ئەمریکا دەڵێت دەشێت بگەنە ڕێکەوتن لەگەڵ عێراقدا بۆ هەبوونی بنکەیەک لە وڵاتەدا. جا نازانێت ئایا دەکرێت یان نا بەڵام دەزانین کشانەوەی ئەمریکا برەو دەدات بە ڕۆڵ و هەژمونی ئێران لە عێراقدا. جا ئایا ئەوە هەواڵێکی دڵخۆشکەرەیە بۆ تورکیا؟ نا پێم وانە تورکیا ئەوەی زۆر پێخۆش بێت. بابەتێکی تریش کە پێویستە باز بکرێت ئەوەیە دەبێت تورکیا هەڵسەنگاندن بکات سەبارەت بەوەی ئایا ئێران لەکوێی ئەم سیاسەتانەدایە. دەگەڕێمەوە سەر پرۆژەی ڕێگەی پەرەپێدانەکە کە ئەردوغان زۆر بەبایەخەوەلەی دەڕوانێت جا کاتێک قسە لەگەڵ کاربەدەستاندا دەکەیت لە ئەنکەرە متمانەیەکی زۆریان هەیە بەوەی ئەو پرۆژە ڕێگەیە بەبێ هیچ گرفتێک جێبەجێ دەکرێت پشتیان بەستووە بەو داراییەی وڵاتانی کەندا و دابینی دەکەن. من بۆ خۆم هەمیشە ئەو پرسیارە لە کاربەدەستانی تورکیا دەکەم ئایا ئێران چی دەکات هەر وەک تەماشاکەری ئەو پرۆژەیە دەبێت ئەی ئەگەر هاتوو ئێران ویستی ببێتە بەشێک لەو پرۆژەیە. بەلای منەوە ئەوە کێشەیە لە زۆر گۆشەی نیگاوە. جا بەڵێ هەژمونی ئێران زیاتر دەبێت لە ئاکامی کشانەوەی ئەمریکا لە عێراق و ئەوەش بەڕاستی دەبێتە کێشە بۆ سیاسەتی تورکیا لە هەمبەر عێراقدا لە پەیوەندی بە دۆسەی ئابووری و هەروەهاش لە دۆسەی پەکەکەدا. دکتۆر گونۆڵیچە لە پرسەکانی ترکە ئەمەیە باسی کەم لەگەڵتام جەنابەت ئاگاداری ئەو هەموو بردومانانەی کە تورکیا دەیکات بە فڕۆکەی جەنگی بە فڕۆکەی بێفڕۆکەوان بە تۆپباران بێجگەل لەوەش هێرشە لەشکریەکان چۆڵکردنی ئەو هەموو گوندانە لە ناو هەرێمی کوردستاندا بە تایبەتی بەڵام لە بەرامبەردا هەروەکو گوێشمان لێبوو لە چالاکوانان کاردانەوەیکی ئەو تۆی نەحکوومەتی عێراق نەحکوومەتی هەرێمی کوردستانیش نییە. تورکیا چ کارتێکی فشاری هەیە بەسەر هەردوو حکوومەتەکەەوە کە ئاوا بێدەنگیان هەڵبژاردووە یان ئەگەر ڕاگەیەندراوێکیان هەبێ ئێجگار شەرمنانەیە ئێجگار لاوازیشە. Well, obviously there are significant economic incentives, right? بەگشتی ژمارەیەک بابەتی ئابووری هەن لە ڕوانینی محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراقیشەوە دەستکەوتی سیاسی هەیە لە ڕوانگەوەی دەیەوێت وەها نیشانی بدات عێراق لە قۆناغی پاش ئەمریکادایە و پێویستی بە پشتیوانی ڕۆژئاوا نییە یان عێراق پێویستی بە هێزی ئەمریکانیە بۆ ئاسایشی سنوورەکانی دەیەوێت وەها نیشانی بدات عێراق وڵاتێکی سربەخۆیە و دەتوانێت پەرە بە ئابوووریەکەی بدات و سەرنجی وە بەرهێنەران ڕابکێشێت دەتوانێت ئاسایشی سنوورەکانی بپارێزێت لە دەستیوەردانە دەرەکیەکان
گوتیان ئەمە ئەو گوتارەیە کە سەرۆکوەزیری عێراق هەوڵی بۆ دەدات جا بێگومان جموجۆڵی تورکیا لەناو عێراقدا کێشەیە بردومانکردنی ئامانجەکانیشی لەناو ئەو وڵاتەدا کەلینێک دەخاتە ئەو گوتارەی سەرۆکوەزیرەوە کە عێراق دەیەوێت سربەخۆ بێت و پێش بەخۆی ببەستێت جا ئەمە کێشەیە لە پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە کێشەی خۆی هەیە و هەروەها کێشەش لەگەڵ بەغدادا بەڵام لەوێش خواستی یەکەم ڕاکێشانی و بەرهێنەران و پەرەپرێدانی ئابووریە ئەمە بۆ ئەردوغانیش هەر ئاوایە جا هەموو لایەکیان دەیانەوێت چاوی خۆیان دابخەند لە هەمبەر سەروەری عێراقدا دەگەڕێمەوە سەربابەتی وزە کە پێم وایە پێویستە لە نێوان بەغدا و هەولێردا چارەسەر بکرێت هەرچەندێکە نازانم چارەسەر دەکرێت یان نا وەکوتم ئەردوغان دەیەوێت تورکیا بکاتە نێوەندێکی وزەیی و هەروەهاش دەستی هەبێت لە ناو سەرچاوەکانی وزەی عێراقدا ئەمەش لەوانەیە یارمەتی بدات تورکیا بکاتە ئەو نێوەند وزەیی بیری لێ دەکاتەوە بێگومان ئەمەش نایەتە دی بەبێ چارەسەرکردنی ئەو کێشەی نێوان هەولێر و بەغدا هەرچەندە ئەوە شتێکی واقعیانە نییە تەنانەت ئەگەر هەولێر و بەغداش ڕێک بکەون و تورکیاش ببێتە ئەو نێوەندە وزەیی هاکاتی کێشەکانی تری جا ئەو سێ کاراکتەرە ئانکەرە و هەولێر و بەغدا هەوڵیشیان هەبووە بۆ چارەسەرکردنی کێشەی تر بەڵام پرۆسەیەکی ئێجگار خاوە پێم وایە نەگەیشتوونەتە هیچ ئەنجامێک جاوەرە ئەمریکاش بکشێتەوە ئەوە ژمارەی کێشەی تر سەر هەڵدەدەنەوە و پێویست دەکات ئەو سێ کارکتەرە کاریان لەسەر بکەن دکتۆر گنۆڵ من دەگەڕێمەوە بۆلات دەچینە بەشی دووەمی بەرنامەکەمان بەپێی ئامارەکانی ڕێکخراوی CPT بنکە لە ئەمریکا بڵاویان کردوێتەوە زیاتر لە 160 گوند لە هەرێمی کوردستانی عێراقدا چۆڵ کراون بەهۆی هێرشەکانی تورکیا و کۆماری ئیسلامی ئێرانیشەوە ئەمە بێ لەوەی سەدان گوندی تریش لە بەدەم مەترسی چۆڵکردندان و هەروەهاش خەڵکی ئاوارەی ناو ئۆردوگاکانیش لە بەردەم هەڕەشە و مەترسیەکی گەورەدان لە ئەکامی هێرشەکانی تورکیا سەدان کەسی سیڤڵ کوژرا و بریندارن تهدد المدنيين بالأرقام کردە لەشکریەکانی تورکیا مەترسین بۆ سەرخەڵکی سڤیل ژمارەی قوربانیەکان ئەو ڕاستیە دەسەلمێنێت ڕێکخراوە نێونەتەوەییەکان قسەیان لەسەر کردووە و باس لە کوژرانی سەدان کەس دەکەن لەو هێرشانەی تورکیادا جاتۆ باران بوو بێت یان هێرشی ئاسمانی زیاتر لە 300 کەس کوژراون و ژن و منداڵیش لە نێو کوژراوەکاندا هەیە چالاکوانان لە هەرێمی کوردستانی عێراق نیگەرانیەکانی خۆیان ناشارنەوە لەوەی خەڵکی سیڤیل بەردەوام دەبنە قوربانی ململانێ و ناکۆچیەکان وەنکۆڵیش ناکەن لەوەی ئەو جۆرەکردە لەشکری و هێرشە ئاسمانیانەی تورکیا کاریگەریەکی نەرێنیان هەن بەسەر ژیانی خەڵکەوە لەو هەرێمەدا في إقليم كردستان كلهم خەڵکی سڤیل لە هەرێمی کوردستان هەست بە پارێزراوی ناکەن ترسیشیان هەیە لە ژیانیان من لە دەرەوەی شاری سلێمانی دەژیم هەموو ڕۆژێک بەڵێ ڕۆژانە فڕۆکە جەنگیەکان و درۆنەکانی تورکیا بەسەر ناوچەکانەوەن و مەترسین بۆ سەر خەڵکی سڤیل و ترسێکی زۆریشیان لە ناو خەڵکدا دروست کردووە بردومانە هەڕەمەکیەکانی تورکیا کاریگەری هەمەلایەنیان هەن بەسەر کوردستانەوە خەڵکی سڤیل بوونەتە قوربانی تا ئەندازەیەک ژیان لە گوندەکاندا نەماوە چونکە خەڵک لەناو ئەو وردومانانەدا ناژین هەر خولێکێک و هەر کات ژمێرێک نیوە شەو بێت یا بەڕۆژ بێت هەر کاتێک بێت بردومان هەر هەیە دکتۆر گنۆڵ یەکەم پرسیارم لەم بەشەدا کوژرانی خەڵکی سیڤڵ لە هەرێمی کوردستانی عێراقا و تەنانەت لە ناو عێراقیشە چۆڵکردنی گوندەکان ناردنی ئەو هەموو هێزە زەبەلاحە لەشکریەی تورکیا بۆ ناو خاچی هەرێمی کوردستانی عێراق و بۆ ناو عێراقیش ئەمە چ پەیامێکی تورکەکانە بۆ دەسەڵاتداران هەم لە بەغدا و هەم لە هەولێریش پێم وایە پەیامی سەرەکی ئەردوغان بەر لە بەغدا و هەولێر بۆ خەڵقی خۆیی و هاوپەیمانە نەتەوەیە پەرستەکانێتی پەیمانەکە ڕوون و ئاشکرایە وەک خۆی دەڵێت ئەو ڕێبەریەی کە سەرسەختترینە بەرامبەر پەکەکە ئەردوغان لە ڕەوشێکی قورسدایە ئاستی جەماوەڕێتیەکەی هەروادێ و کەم دەبێتەوە هەڵبژاردنەکانی ئەم دوایەی شارەوانیەکانی دۆڕاندووە ئابووری تورکیا لە ڕەوشێکی ناقوڵادایە لە ڕاوەرگرتنە گشتیەکاندا دژەبەرەکانی ئەردوغان لە پێشەنگدان جا ئایا لەو وێنەیەدا ئەردوغان دەیەوێت وەک ڕێبەرێکی بەهێز خۆی نیشان بدات و لە بەردانەواندن ناکات لەو بابەتە کە بە ئاسایشی نیشتیمانی تورکیا ناودیار دەکرێت ئەمە ئەو پەیامەیە کە دەوێت بینێرێت جا وەک وتم پەیام
پەیامەکە لە پێش هەموو شتێکدا بۆ ناوخۆی تورکیا و هاوپەیمانەتەوە پەرستەکەیەتی لەلایەکی تریشەوە ئەو زمانەی لە بەرامبەر بەغدا و هەولێردا بەکاری دەهێنێت نەرمترا سیرکە دەمێکە بنکەی تورکیا لە باشێک هەیە ئەردوغان جەختی کردوتەوە لەوەی ناکشێتەوە بەڵام لە سەردانەکەی وەزیری دەروی تورکیادا بۆ عێراق هاکان فیدانی وەزیری دەروی تورکیا زۆر نەرم بوو ئەوە نەما کە دەگوترا هەرگیز لە بەردانەواندن ناکرێت لە دۆسەی بڕنگاربوونەوەی پەکەکەدا و بوونی سەربازەکانی تورکیاش بەهێزتر دەبن لە عێراقدا ئەوە گوتارەکەی تورکیا بوو بەڵام ئەوەمان لە هاکان فیدانەوە نەبیست زمانێک نەرمی لەگەڵ بەغدا و هەولێردا بەکارهێنا بۆچی چونکە شتێکی دەوێت لەو هاوبەشیەدا هیچ شتێکمان نەبیستوە سەبارەت بە ئەوەی ئایا تورکیا لە باشێک دەمێنێتەوە یان نا لە بەرامبەریشدا بەغدا باس لە پێکهێنانی نیوەندی هاوبەشی سەرکردایەتی دەکات کە لەوێوە هەردوو وڵات بە هاوبەشی وەک دەڵێن شەڕی دش بە پەکەکە دەکەن ئەمەش وهای کردووە ئەردوغان پاشەکشە بکات لەسەر بابەتی باشێک جا بە کورتی ئەو گوتارە هەڵۆیانەی ئەردوغان هەیەی بۆ بەکارهێنانی ناوخۆییە و کاتێکیشی باسەکە دێتە سەر پەیوەندیەکانی لەگەڵ هەرێم و بە تایبەتیش لەگەڵ بەغدا ئەردوغان دەیەوێت ئەو پەیوەندیانەی بمێننەوە زۆر دەمێکە دکتۆر گونڵ دەگوترێ کێشەی کورد لە تورکیادا لە ڕێی لەشکریەوە چارەسەر ناکرێ بەڵام شەڕەکان هەر بەردەوامن جامێ پێم بڵێ بزانم ئەمە شەڕی حکوومەتەکانی تورکیا لەگەڵ کوردایە خو لەگەڵ کێشەی کورداییکەن یاخود شەڕی دەوڵەتی قوڵە لە تورکیادا سیرکە بڵێن پێم وایە لەم بابەتا پێویستە بگەڕینەوە بۆ سەرەتای دامەزراندنی کۆماری تورکیا و لەوێوە تێگەیشتن هەبێت بۆ هەستی نەتەوەیی لە تورکیادا و کورد لەوێوە دووچاری مەینەتی هاتەوە لە پەیوەندی بەم حکوومەتەی ئەردوغان و ڕووداوەکانی سووریاشەوە لە پاش 2011ەوە هەستێکی نوێی نەتەوەپەرستی لە تورکیادا دروست بووە بڕوانینی ئەردوغان بەکارهێنانی کارنامەی دژە کورد بەردەوام بەشێک بۆ لە ئامانجەکانی بۆ هێشتنەوەی دەسەڵات لە دەستی خۆیدا هەر بۆیشە بۆ نمونە لە دوای 2015ەوە ئەردوغان هەڵسەنگاندنی بۆ ئەو هاوپەیمانیەتیە کرد لەگەڵ نەتەوەپەرستەکاندا پێشتر ئەردوغان دەیگوت مافی زیاتر بۆ کورد دابین دەکات هەر خۆی بەر لە 2015 ڕێکەوتنی ئاگربەستی لەگەڵ پەکەکەدا کرد تەنانەت لەو کاتەشدامە بەستەکەی ئەوە نەبووە ئەو مافانە دابین بکات کە کورد داوای دەکردن بەڵکو زیاتر ماکیاژکردنی هەندێک گۆڕانکاری بچووک بوو بە مەبەستی دڵنیابوون لەوەی کورد پشتیوانی لێ دەکات جا ئەوە ڕووی نەدا ئەوە بوو کورد پشتیوانی لە تاکڕەوی ئەردوغان نەکرد لە ساڵی 2014دا بینیمان کاتێک خۆپشاندانەکانی بۆ کۆبانی دەکران کورد لە دەیان و سەدان شاردا ڕژانە سەر شەقامەکان لەو کاتەدا کە هیوایەکی گەورەیان هەبوو بە دامەزراندنی قەوارەیەکی سربەخۆ لە سووریادا بە پشتیوانی ئەمریکا و کوردیش چاوەڕوانیەکی زۆریشی هەبوو لە ئەردوغان لە 2014 و کەمێک دواتریشدا بەڵام کاتێک لە 2015دا ئەردوغان زۆرینەی پەرلەمانی دۆڕاند ئەوە ڕێک ئەو کاتە بوو کە ئەردوغان زانی ناتوانێت پشتیوانی کورد بەدەستبێنێت و سیستەمەکە بگۆڕێت بۆ سیستەمی سەرۆکایەتی ئیتر تاکتیکەکانی خۆی گۆڕی بۆ هاوپەیمانی نەتەوەپەرستەکان لەو کاتەشەوە ڕوانینەکانی لەسەر پرسی کورد بە 180 پلە گۆڕان نزیکیش بووە لەگەڵ هەندێک هێزی تری نەتەوەپەرست لە بیرۆکراسیەتی تورکیا و لە لەشکری تورکیاشدا ئەمەش وەها دەکات بڵێم هیوایەکی ئەو تۆنیە بۆ ئایندەش کە کێشەی کورد لە تورکیادا بە ئاشتیانە چارەسەر بکرێت بۆچی؟ چونکە ئەردوغان وەستای پێچەوانکردنەوەکانە لەوانەیە هەڵوێستەکانیشی بگۆڕێت بەرامبەر بە کورد و پێشنیازی نوێی بخاتە بەردەست و پێشتریش ئەوەمان بینیوە بەڵام لە ئێستادا ئەگەر بیەوێت ئەوها کارێک بکات ئەوە دەبێت لە هاوپەیمانێتی لایەنە نەتەوەپەرستیەکە بکشێتەوە ئەگەریش بیەوێت ئەوها بکات ئەوە پێویستی بە هاوپەیمانێکی تر دەبێت جا ئایا ئەو هەوبەشەی ترکیە دەبێت لێرەدا باشترین بژاردا لایەنێکی تری نەتەوەپەرست دەبێت بەڵام هێندەی هاوپەیمانێتەکەی لەگەڵ مەهەبەدا بەهێزتر نابێت هەر بۆیە دەکرێت بڵێم چیدی بژاردەیەکی ئەو تۆی لە بەردەستا نەماوە ئەردوغان هەمیشە ئامانجەکانی خۆی لەسەر هاوپەیمانێتیەکانی لەگەڵ تۆژە جیاجیەکانی وڵاتەکەدا بنیاد ناوە هاوپەیمان بووە لەگەڵ سۆسیال دیموکراتەکاندا دەبێت هاوپەیمانی لیبرارەکان و ئەسلامیەکان و کورد و تورک و جا لەم 10 ساڵەی ڕابردوودا هاوپەیمانی هێناوە و هاوپەیمانی لابردووە بەڵام بۆ ئێستا بژاردەی نەماوە ئەمە ژیانی دەبێت لەگەڵ هاوپەیمانە نەتەوەپەرستەکەیدا بمێنێتەوە جا هەتا ئاوەها بمێنێتەوە ئەوە دەواازەیەک بۆ ئەو چارەسەریە ئاشتیانەی کێشەی کورد نابینم
دکتۆر گونۆڵ سپاس و پێزانینم بۆ بەشداریت لە چاوی واشنتنی ئەم هەفتەیەدا زۆر سپاس دەکەم. ئازیزانم ناوبڕێک و دەگەڕێینەوە لاتان. لە دوای یەکەم توێژی ڕاستەوخۆ ڕوبەڕووی نێوان هەردوو کاندیدی دیموکرات و کۆماریەکان بۆ پستی سەرۆکایەتی ئەمریکا کاملا هێرس و داناڵد ترامپ لە ئاڵمەتەکانی هەڵبژاردندا ڕەخنەی توند و قورسیش لە یەکدەگرن و لەو ڕێیەوە دەیانەوێ متمانەی زیاتری دەنگدەرانی ئەمریکا بەدەستبێنن. کاندیدی دیموکراتەکان دەڵێ هەڵمەتەکانی هەڵبژاردنی کۆماریەکان ئەمریکا دەبا بەرەو دواوە و داناڵد ترامپیش دەڵێ دیموکراتەکان لە هەموو کاروبارێکی وڵاتی ئەمریکادا خراپن. لە کاتێکدا ئێمە لە هەوڵی بەرەو پێشبردننی وڵاتەکەمانداین بەرەو ئایندەیەکی پرشنگدارتر داناڵد ترامپ و هاوپەیمانە تونڕەوەکانی دەخوازن وڵاتەکەمان بەرن بەرەو دواوە. باش لەسەر ملیاردێرەکان و کۆمپانیا گەورەکان کەم دەکەنەوە. بیمەی کۆمەڵایەتی و بیمەی تەندروستی دەبڕن و هەروەهاش ئەو بیمە تەندروستی بە ئاسانی دەستت پێڕادەگات. بەڵام نا ئێمە ناگەڕێنە دواوە. ئەم هەڵبژاردنەمان لە هەمویان گەرم و گۆرترا چونکە شتێک هەیە بڕیاری لەسەر بدەین چونکە کەس باوەڕ ناکات ئەوان چەندێک خراپن لە دۆسیەی سنووردا یان لە بەڕێوەبردنی وڵاتەکەماندا لە هەموو شتێکدا ئابووری گرانی ئەفغانستان هیچ شتێکیان بە دروستی نەکردووە. تەنها شتێکی تێیدا باشن فێڵکردنە لە هەڵبژاردندا هەر بۆیە پێویستە زۆر وریابین چونکە تەنها لەوەدا باشن. یەکێک لە ناکۆچەکانی تری نێوان هەردوو کاندیدی کۆماری و دیموکرات بریتیە لە دۆسەی هەبوونی چەک و بە ڕاشکاویش قسەیان لەسەر ڕوانینی خۆیان کردووە سەبارەت بە توندوتیژەکانی لە ئاکامی مافی هەبوونی چەکەوە ڕوویانداوە و هەروەهاش لەسەر ڕێوشوێنەکانی هەڵگرتنی چەک. وەک ئامارەکان ئاماژەیان پێ کردووە لە 4 ساڵی ڕابردوودا بەلانی کەم 2373 ڕووداوی تەقەکردنی هەڕەمەکی ڕوویانداوە و تەنها لەم ساڵیشدا کە ساڵی هەڵبژاردنە تا ئێستا 385 ڕووداو تۆمار کراوە. هێرۆ زەنگەنە لە دەنگی ئەمریکا میوانی ستۆدیۆی چاوی واشنگتنە. هێرۆ زۆر سپاس بۆ ئامادەبوونن. هەڵبەت جیاوازیەکان وەکوتمان هەیە لە نێوانیاندا بەڵام وردەکاریەکە چییە کە جیاوازن لەسەری؟ بڵێن ئێستا ئێمە دەزانین کاملا هێرس کە ئێستا با بڵێن جێگری سەرۆکی ئەمریکایە و لە 4 ساڵی ڕابردووە چەندین جارباسی ئەم بابەتە کراوە هەروەها کاریان کردووە بۆ یاسای کۆنتترۆلکردنی چەک. کاملا هێرس بەڕوونی با بڵێن باس لە ڕابردووی خۆیان و کارەکانی دەکا بۆ پەسەندکردنی یاسای کۆمەڵگەی سەلامەتتر کە ئەم یاسایە پاش دەیان ساڵ گەورەترین یاسا بوو کە لەلایەن کۆنگرێسەوە لەلایەن هەردوو پارتەوە گەیشتن بە ڕێکەوتنێک و ئەم یاسایە جێبەجێ بکرێت بچێتە بواری جێبەجێکردنەوە کە بەشێک لەم یاسایە بابەتی ئەوەیە کە پێڵێن ڕێد فلاگ. ڕێد فلاگ چییە؟ کە دەسەڵات ئەدا بە ویلایەتەکان با بڵێن دەسەڵات ئەدا بە ویلایەتەکان بەپێی داخوازی خەڵک کە خەڵک بێن پێکەوە گروپێک پێک بهێنن پێکەوە با بڵێن ئیمزا کۆ بکەنەوە و داوا بکەن بچنە دادگا و داوا بکەن بزانن کە کەسێک چەکی هەبێت مەترسیە لەسەر کۆمەلگا بتوانن ئەم چەکەی لێ وەرگرتنەوە تاوەکو با بڵێن پێداچوونەوەی زیاتر ئەکرێ و تاوەکو پشکنینی بۆ ئەکرێ. ئەمە یەکێکە ڕێد فلاگ بەشێکە لەو کە ئێستا لەلایەن 19 ویلایەتەوە ئەم یاسایە با بڵێن جێبەجێکرێ و پەسەند کراوە بەم یاسای ڕێد فلاگەوە. هەروەها کاملا هێرس دەڵێت ئەگەر ئەو با بڵێن هەوڵ ئەدا بوو ئەوەی ئەم بابەتە لە تەواوی لە سەرانسەری وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا ئەم یاسایە جێبەجێ بکرێت و هەروەها باسی لەوەش کردووە کە لێکۆڵینەوەی جیهانی بکرێت بۆ ئەو کەسانەی کە هەوڵ دەدەن چەک بکڕن با بڵێن لێکۆڵینەوەی لە ڕابردوویان بکرێت ئەوانی کە هەوڵ دەدەن چەک بکڕن و هەروەها
چەکی هێرشبەریش قەدەغە بکرێ و فرۆشتنی مەغزن و فیشکی زۆر و ئەم شتانەش سنووردار بکرێ. ئەمە یەکێکە لە با بڵین لە قسەکانی کە کاملا هێرز وتوێتی و ئەمەش ڕوانینی دیموکراتەکانە بەگشتی. بەڵام ترامپ لە بەرامبەردا ترامپ کە خۆی بە کەسێک دانێ کە بەرگریکارە لە بەندی 2 دەستوری ئەمریکا ئەو دەڵێت با بڵین زۆربەی جاریش کەوتراوە باسی کە تەقەکردنە هەڕەمەکیەکان کراوە هێرشا ڕەمەکیەکان. ترامپ ئاماژەی بەوە کردووە کە ئەم جۆرە هێرشانە پەیوەندی بە تەندروستی دەرونی خەڵکەوە هەیە، تەندروستی مێشکی خەڵکەوە هەیە. ئەمە پەیوەندی بە با بڵین مافی هەبوونی چەک نییە بە شێوەیەکی ڕێکخراو. ئەو پێی وایە دەبێت کار بکرێ بۆ بابەتی دەرونی مرۆڤەکان. مەڵێ ئەو یاسایی کە ئێستا ئاماژۆ پێکرد، یاسایی پاراستن زیاتری کۆمەڵگەکان لە توندوتیژی چەک، چەندێک کاریگەری هەبووە بەسەر کەمکردنەوەی توندوتیژیەکان بە چەک. بڵێن ئەمەوێ بچمە سەر با بڵین ڕاوەرگرتنە گشتیەکان لەسەر ئەم بابەتە ببوورە لەسەر با بڵین ماڵپەڕی بەڵێ ماڵپەڕی ئارکایڤی توندوتیژی بەچەک. ئەگەر ئێمە بڕوانینە یاساکە لە ماوەی با بڵین ساڵی 2014ەوە ئەگەر بۆ ساڵی 2023 کە ئەم ئامارە لەو ماڵپەڕەیە ئاماژەی پێکراوە خۆتیش باست کرد لە سەرتاوە کە تەنها لەم ساڵە تەنها لە ساڵی 2023دا 656 هێرشی هەڕەمەکی ئەنجام دراوە و هەروەها بەهۆی توندوتیژەکانی چەک 36,000 کەس گیانیان لەدەستداوە. ببوورە 18,000 کەس کوژراون. بەڵام لە ساڵی 2022 ئەو ژمارەی کوشتنەکە 22,000 ببوورە 20,000 بووە کەواتە بڕێک کەمی کردووە و لە ساڵی 2020دا 19,000 بوو. یعنی ژمارەی کوشتنەکە کەمی کردووە بەڵام ژمارەی هێرشەکان زیادیان کردووە. بەڵێن ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ ساڵی 2020 610 هێرشی هەڕەمەکی ئەنجام درابوو بەڵام لە ساڵی 2023دا 656 هێرشی هەڕەمەکی ئەنجام دراوە. بەڵام ئاماژە بۆ ئەکرێت لەو ویلایەتانەی کە با بڵین یاساکە تیایدا جێبەجێ کراوە یاسای ڕێد فلاگ ڕێژەی توندوتیژەکان کەمتر بووتەوە و هەروەها خۆکشتنیش کەمتر بووتەوە. بەڵێ بەگشتی لەسەر بابەتی چەک ڕوانینی خەڵک چێت دەنگدەرانی ئەمریکایی ڕاوەرگرتنەکان هیچ ئاماژەیەکیان بە ئامارێک کردووە بۆ ئەوەی خەڵک چەند بەلایەوە گرنگە یا چەند بەلایەوە بێبایەخە. بڵێن ئێمە دەزانین کۆمەلگای ئەمریکاش بە تەواوەتی دابش بوون ینی لە نێوان دیموکراتەکان و کۆمارەکانە ینی زیاتری ئەو کەسانی کە خاوەنددارێتی با بڵێن چەک ئەکەن و چەکیان هەیە زیاتر ئەو کەسانن چۆنەڵی ڕوانینەکانیان بە شێوەیەکی گشتی ناڵم بە تەواوەتی بەو شێوەیە بە شێوەیەکی گشتی لەگەڵ سیاسەتی کۆمارەکانە یەک ئەگرێتەوە کە ڕێژەیەکی زۆریش لەمانە پیاون زیاتر کە پیان وایە دەبێت مافی خاوەنددارێتی چەک هەبێت. بەڵام بابەتەکە چەندێک گرنگە بەلای ئەمریکایەکانە لەم کاتە. ئەگەر ئێمە سەیری بابەتی ڕێبازی چەک بکەین بە پێی ڕاوەرگرتنێکی نێوەندی لێکۆڵینەوەی پیۆ ئاماژەی پێیەکەم تەنها لە 53 پشتیوانانی کاملا هەرز ئەم بابەتە بەلایەنەوە گرنگە و لە 159 پشتیوانانی ترامپ ئەم بابەتە بەلایەنەوە گرنگە. ئەمەش بە بەراورد لەگەڵ بۆ نمونە لە 91 ببوورە لە 180 پشتیوانانی ترامپ بابەتی ئابووریان بەلاوە گرنگە یاخود لە 168 پشتیوانانی کاملا هێرز بابەتی ئابووریان بەلاوە گرنگە کەواتە بابەتی چەک نەبووتە بابەتی یەکەم بەلای دەنگدەرانی ئەمریکا. بەڵام لە دوای ئابووری لە دوای خزمەتگوزاری تەندروستی بێگومان بابەتی یەکێکە لەو بابەتانی کە ئاماژەی پێیەکەن. باشە هێرۆ ئەم بابەتی چەکە بۆچی بووە بەم کێشە مشتومڕ لەسەرە لە ئەمریکایە؟ بەڵێن ئەمە بەهۆی بەندی 2 دەستوری ئەمریکاوە کە لە بەندی 2 دەستوری ئەمریکا بەڕوونی ئاماژە بۆ کراوە دەمەوێت وەکو خۆی بیخوێنمەوە ئەوەی کە لە بەندی 2 ئاماژەی پێکراوە دەڵێت با بڵین چەکداری باش ڕێکخراو بۆ ئاسایشی وڵاتێکی ئازاد گرنگە بۆیە خەڵک مافی خاوەنددارێتی و هەڵگرتنی چەکی هەیە و ناکرێت ئەو مافە سنووردار بکرێت. جا ئەمە ئەو بەندەیە کە باڵین ئەوەیە کە لە دەستوری ئەمریکای ئاماژەی پێکراوە خەڵک پێی وایە کاتێکە باڵین چەکەکانی نەمێنێ مافەکانیان سنووردارەکرێت. ئەمەش هەرچەنە ینی دیموکراتەکانیش ناڵێن
لەگەڵ ئەوەیان کە بە تەواوەتی خەڵک لەو مافە بێبەش بکرێ ئەوانیش پێیان وایە ینی خەڵک مافی خۆیەتی چەکی هەبێ تەنانەت جێگیری با بڵین ئەو تیمواڵز کە با بڵین کاملا هێرس بۆ جێگیری خۆی دەستنیشانی کردووە ئاماژەی بۆ کردووە کە چەکی هەیە و هەروەها کاملا هێرس خۆشی کە لە دوایین دەبێت یا ئاماژەی بەوە کرد کە ئەویش چەکی هەیە بەڵام بەشێکی ئەمریکایەکان ینی بەشێکیان هەڵگرتنی چەک بە مەبەستی ڕاوکردنە هەندێکی تریان بە مەبەستی پاراستنە لە خۆیان لە سەدا 72 ئەو ئەمریکایانی کە چەکیان هەیە هەر بە پێی لێکۆڵینەوەیکی ناوەندی پیۆ ئاماژەیان بەوە کردووە کە بۆ پاراستنی خۆیان چەکیان هەڵگرتووە با بڵین بەڵام لە سەدا بۆبوورە ژمارەکانەوەندە بچووک نووسراوە چاوم باش نایبینە پێم وابێ لە سەدا 32 کە ئاماژە بەوە ئەکەن چەک هەڵەگرن بۆ مەبەستی ڕاوکردن بۆ ڕاوکردن هێرە زۆر سپاس دەکەم سپاس بۆ تۆ ئەلبەتە ئازیزانم سواسی بێپایانم بۆ ئەوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهایی خۆیشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵی